هەر کەسێک لە ئێمە کۆمەڵێک ئازیزمان ئێستا لەگەڵمانە جەژن ناکەن. ڕۆژێک بوو زۆرێکمان لەگەڵ دایک و باوکی خۆمانە جەژنمان دەکرد، ئێستا نەماون. زۆریان لەگەڵ برای خۆتە، لەگەڵ خوشکی خۆتە، لەگەڵ هاوڕێی خۆتە، لەگەڵ کوڕی خۆتە. بەڵام ئەمڕۆ نەمان. ڕۆژێکیش دێ کە سوکاری ئێمە بەبێ ئێمە جەژن دەکەن. بەڵام ئەو ڕۆژە پێویستمان بەوەیە کە تیدا دەگەڕێنەوە بەلای خوا، ڕێگای خوا بگرین. دووبارە جەژنتان پیرۆز بێ، گەرنتان ئازا بێ، گەردن مازاکەن، خوای گەورە لێمان ڕازی بێ و هەموومان بخاتە بەهەشتەوە یا ڕەب العالەمین. خوای گیان لە گوناهەکانمان خۆش بە، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بە. یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدە. یا ڕەبی خوای ئیمان و تەقوامان زیاد کە. یا ڕەبی خوای ئاخرتمان بەخێر بگێڕە، لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران و شەهیدان و پیاوچاکانە کۆمان کەرەوە. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. جشن